بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دامەزراوە چاودێریەکان لە هەرێمی کوردستان بەمەبەست لەلایەن دەسەڵاتدارانەوە پەکخراون. وێڕای ئەوەی کە ڕێگەنەدراوە پەرلەمانی کوردستان بارکەکانی خۆی هەڵسێت و چەند دەستەیەکی سربەخۆشن لە نمونەی دیوانی چاودێری و دەستەی دەسپاکی ئەوانیش ڕێگەنەدراوە وەکو پێویست ڕۆڵی خۆیان بگێرن لە بەرەنگار بوونەوەی گەندەڵی و چاودێریکردنی کاروبارەکانی حکوومەت. لە بەرنامی ئەمڕۆ سەرەوە دەکەین هۆکاری پەخستنی دامەزراوە چاودێریەکان لە هەرێمی کوردستان چییە و مەترسی پەخستنی ئەو دامەزراوانە لەسەر ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان چییە و چۆن دەکرێ و دامەزراوانە ڕۆڵی خۆیان بۆ بگەڕێنرێتەوە. دامەزراوە چاودێریەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتەوە ئیفلیج کراون و ڕێگە نادرێت کاری خۆیان ئەنجام بدەن. یەکێک لە هەرکەسەرەکیەکانی پەرلەمانی کوردستان چاودێریکردنی کاروبارەکانی حکوومەت و ئاگاداربوونە لە داهات و خەرجی، بەڵام بەهۆی زاڵبوونی هەژموونی حکوومەت ڕێگری لە پەرلەمان کراوە بەو ئەرکەی خۆی هەڵبستێت. ئەمە جگەلەوەی پەرلەمانی کوردستان ئاگای لە داهات و خەرجیەکانی هەرێم نییە و ماوەی 7 ساڵە حکوومەت یاسای بودجەی نییە و لە دەرەوەی یاسا پارە خەرج دەکات. هەروەها چەند دەستەیەکی سربەخۆ هەن کە کاریان چاودێری و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە کەچی ئەوانیش لەلایەن دەسەڵاتەوە ئیفلیج کراون. یەکێک لەو دەستە سربەخۆیانە دەستەی دەستپاکی هەرێمی کوردستانە کە بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2011 دەستەیەکی سربەخۆیە، بەڵام ڕێگەی پێنادرێت کارەکانی خۆی بکات. سەرۆکەکەشی ماوەی چەند ساڵێکە ماوەی یاسایی بەسەر چووە. بەپێی بەدواداچوونەکان دەستەکە هیچ بودجەیەکی تایبەت بەخۆی نییە. ئەمەش کاریگەری لەسەر سربەخۆیی دەستەکە دروست کردووە. تا ئێستاش دەستەکە هیچ بەرپرسێکی باڵای بە پلەی وەزیر نەداوەتە دادگا و ڕێگەشی پێنەدراوە بە دوواداچوونی بۆ دۆسیەکانی گەندەڵی لە بواری نەوت و غاز بکات. یەکێکی دیکە لە ئەرکەکانی دەستەی دەستپاشی لێکۆڵینەوەی لە سامانی بەرپرسان، بەڵام لەم ڕوانگەیەشەوە نەتواندراوە هیچ بەرپرسێک لەسەر زیادبوونی داهاتەکەی بە ناشەرعی دادگایی بکرێت. دامەزراوەیەکی دیکە دیوانی چاودێری داراییە کە ئەمیش ماوەی سەرۆکەکەی بەسەر چووە. ئەو راپۆرتانەشی لەسەر دۆسیەکانی گەندەڵی ئامادەیان دەکات وەک پێویست کاریان پێناکرێت. بە گوێرەی زانیاریەکان دیوانی چاودێری دارایی چەندین راپۆرتی لەسەر گەندەڵی ئاراستەی پەرلەمان کردووە، بەڵام سەرۆکایەتی پەرلەمان تەواوی راپۆرتەکانی نەخستوەتە بەردەستی پەرلەمانتاران. سەبارەت با دۆسەی نەوت و غازیش بە هەمان شێوەی پەرلەمانی کوردستان ڕێگە نەدراوە دیوانی چاودێری وردبینی بۆ گرێبەستە نەوتیەکان بکات. ئەمەش لە کاتێکدا حکوومەتی هەرێم لە 2016 گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت واژۆ کردووە بۆ وردبینی لە داهاتی نەوت. لە بەرامبەردا ساڵانە بڕەپارەیەکی پێدەدرێت. لاوازبوونی دام و دەستگا چاودێریەکانی هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ زیادبوونی تاڵانی و قاچاقشێتی و بەهەدەردانی سامانی گشتی و پتر دەوڵەمەندبوونی دەسەڵاتداران و بازرگانە سیاسیەکان لەسەر حسابی میلەت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز مامۆستا دارا محەممەد ئەمین وەزیری پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. مامۆستا بەخێر سوپاس محەممەد ئەبوون. زۆر سوپاس. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت هۆکاری بەخستنی دام و دەستگا چاودێریەکان چی پەرلەمان بێت چ کۆمەڵک دەستەی سەربەخۆ بێت کە کاری چاودێری دەکەن بۆچی دەگەڕێنرێتەوە؟ بەنای خۆی بەخشندە میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا دام و دەستگا چاودێریەکان لە تەواوی دنیا ئەوانە بەرزترین دەسەڵاتیان هەیە و ئەو دام و دەستگا چاودێریانە کە لەسەر و هەمویانەوە پەرلەمانە ئەوانە متمانە بە حکوومەت و دەسەڵات دەدەن. لە زۆر وڵاتە کە سیستەمی پەرلەمانیە متمانە بە سەرۆکی وڵاتی ژەدەن و دوجاری هەر ئەمانە چاودێری حکوومەت دەکەن و هەر ئەمانە یاسا دەرەکەن و هەر ئەمانەش حکوومەت سزا دەن و لە کاری شێخن. و باشترین نمونەش لە عێراقی فیدراڵە کە ئێمە هەرێمێکی لە عێراقا دەستگا چاودێریەکەیان کە ئەنجومەنی نوێنەرانە زۆر کارایە چەندین حکوومەتی گۆڕیوە و چەندین وەزیری لابردووە، سەرۆک وەزیرانی لابردووە و توانیوێتی گۆڕانکاری باش بکە و ڕێی گرتووە لە زۆر بڕیاری سیاسی کە لایەنە سیاسیەکان ڕێکەوتون لەسەری. باشترین نمونەش مۆزوعی بودجەی هەرێمە
کە بە پێ ڕێکەوتنی سیاسی چەند ساڵ بوو ناوبەناو ڕێک دەکەوتن بڕێک پارە دەهات دەبڕا و دەهات و دەڕۆیشت بەڵام دوجار کە تۆپەکە کەوتە ساحەی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی نوێنەران بڕیاریدا بەبێ ئاگاداری ئەو ئەم کارە نەکرێ ئەو تا ئێستا ڕێکەوتنەکە نەکراوە و نایان هێش دینارێک بۆ هەرێم بێ داوایەوە کە نەبێ هەرێمیش پابند بێ بۆ ڕێکەوتانێکە کردوێتی یانەوە تەسلیم کە پارەیەوە تەسلیم کە لە تەفاسیلێکە هەیە بەبەستمەوەیە تۆ پەرلەمان توانی ڕێگر بێ لە ڕێکەوتنە سیاسەکانیش ڕێگر بێ لە بڕیاری سەرۆک کۆماریش ڕێگر بێ لە بڕیاری سەرۆک وەزیرانیش ڕێگر بێ لەوەی کە یاری بە یاسا نەکرێ یاری بە دەستور نەکرێ یاری بە بەرژەوەندی خەڵک نەکرێ لێرە لێرە لە هەرێم دەستگا چاودێریەکان بەڕاستی بەعەمدەن لاواز کراون حزب دەسەڵاتدارەکان پیان وایە بۆ شەرعیەتدان بە بڕیارەکانی خۆیان ئەم دەستگایانە هەبن بۆی بە دنیا بڵێن نێمەش دەستگای چاودێریمان هەیە بۆی بە دنیا بڵێن نێمە پەرلەمانمان هەیە بۆ ئەوەی بە دنیا بڵێن بڕیارەکان لێوە دەرەچن بەڵام دوجار هەرخۆیان تەواو لاوازیان کردوون و هیچ دەسەڵاتێکیان پێ نەداون تەنانەت لە گفتوگویەکی وەکەوەی ئێستا لە هەرێم و بەغدا هەیە پەرلەمانە هەبێ مادام دانیشتەکان لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عراق و پەرلەمانی عراق دەکرێت دەبوو نوێنەری پەرلەمانی هەرێمی کوردستان بچوایە بەڵام بەداخەوەمان ئەم دەستگایانیان وا بێهێز لاواز کردووە تەنانەت ناتوانن چاودێری خۆشیان بکەن کاتێک پەرلەماڵێ پەرلەمانی کوردستان کاتێک بەهێز بوو وەکو پەرلەمانی دنیا وەکو باجارێککە بەغدا لێمان نزیکە نمونەی پێبێرینەوە کەسە بەهێزەکان ئەندامی پەرلەمان بوون لە ئەنجومەنی نوێنەرانی عراقا کەسانی بەرپرسی حیزبەکان و وەک کەسانی وەک مامۆستا عەلی باپیر و ئەیاد عەلاوی و حەکیم و مالیکی و کێ هەموو ئەمانە لەم پەرلەمان بوون پیا ڕۆیشتون ینی بەبێ بەڵام لێرە ئەو کەسانەی کە بەرپرس ئەندامی پەرلەمانن بە تایبەتی لە دوو حزبی دەسەڵات کە زۆرینەکە پێک دێنن بە سەرۆکی کوتلەکانیشەوە نەک ئەندامی مەکتەبی سیاسی ناوی سەرکردایەتیش نی یعنی ناتوانن لێ پێچینەوە لە ئەندامێکی سەرکردایەتی حزبێک بکەن چ جایەوەی لەوە لێرە حزب گەورەترە لە پەرلەمان پاشان شەخص لە حزب گەورەترە ئەمە کارە ساتەکەی ینی بۆ نمونە شخصێک دەتوانێت هەموو بڕیارەکانی حزب هەڵوەشێنێتەوە حزبێک دەتوانێت هەموو بڕیارەکانی پەرلەمان هەڵوەشێنێتەوە لە دەرەوەی پەرلەمان بڕیارە درێ دوای وەکو تەڵقیم بەسەر مردووە بەسەر کوتلەکەی خۆیان یاخوێنەوە لە پەرلەمان بڕۆن ئەمە بکەن بە بڕیار و دەنگی پێ بدەن ئەمەیان بڕیاری دەنگی پێمەدەن ئەمە کارە ساتەکەیە ئەنی خەڵکانێگە نێرن کە ئاسی بەرپرسیارەتیان نییە لە پەرلەمانە تا بتوانن دەوری خۆی ببینێ کاتێک پەرلەمانی کوردستان ڕۆڵی هەبوو کە ئەندامانی پەرلەمان کەسی وەکو دکتۆر فواد ماسووم و دکتۆر ڕۆژ و هەموو ئەم بەرپرسانە خۆیان لەوێ بوون لە پەرلەمانە بوون بەڵام کاتێک کە ئەندامانی پەرلەمان ئێستا نێرن کەسانی ئەم تێڕوانیە سەرەتا بڵین پەرلەمان تێڕوانێکی باشن و بۆ ڕۆڵی پەرلەمان بۆ نەخۆی پارتی پەرلەمانی وەرگرت لە خولی یەکەمە یەکێتی حکوومەتی وەرگرت بەزێ ئێستا ڕەنگە کەس بەڵام ئێستا زانن پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە هەر پێیان شەرمە بچنە ببنە ئەندامی پەرلەمان یعنی ئەندامانی مەکتەبی سیاسی و دوو حیزبە خۆیان زۆر لەوە بە گەورەترە بینن بچنە ناو پەرلەمانەوە و ببنە ئەندامی پەرلەمان ئەمە وای کردو ئەم دەستگایانە نەتوانن چاودێری حکوومەت بکەن و هیچ تەنانەت حکوومەت بەرنامەی کاری خۆشیان پێناڵێ یعنی هەندێک شت هەیە پەرلەمان مادام دەنگەدا بە حکوومەت ئەبێ چاودێری حکوومەت بکە ئاگای لە وردەکاری کارەکانی بێت لێ پێچینەوە بکە سزایان بدە یەکە کە پەرلەمانی وڵاتان ئەو تا لە فەڕەنسا سەرۆک وەزیرانی داوا بەدات سەرۆکی وڵاتی داوا بەدادگا یخاتە زیندانەوە لە پاکستانە کەم سەرۆک وەزیران هەیە سەرۆکی وڵاتەکە کە ئەگەر نەکوژرا بێ ئللا دوایی لەسەر گەندەڵی خراوەتە زیندانەوە پەرلەمان کردوێتی کاکە پەرلەمانی ئێمە ئەگەر داوا بکا بڵێ گرێبەستەکانی نەوت و وردەکاریەکانمان بەنێ نایدەنێ پەرلەمانی ئێمە گەر داوا بکا بڵێ داهاتی نەوتەکەمان چۆنە و چەندی فرۆشاوە چەندێ درێ بەچێ پێی ناڵێن دەستگای چاودێری ئێمە چی دەسەڵاتێکی هەیە بەرپرسی دەستگای چاودێری دەن بە کەسانێک کە هیچ دەسەڵاتێکی نیە بەرپرسی دەستەی نەزاهەک ئەیدەن بە کەسێک کە نەیەکێتیە نە پارتیە نە دەسەڵاتی بەسەر هیچا هەیە ئەمە بێهێزکردنی ئەو دەسەڵاتانەیە بەس وەکو ڕەمزێکدا ناوە بۆی بە خەڵک بە دنیا بەم لاولا بڵێن ئێمە ئەم دەستانەشمان هەیە بەڵام ئەم دەستانە توانن بەرپرسی دەستەی مافی مرۆڤ بڵێ زیندانی هەیە 20 ساڵە لە زیندانە بێدادگایی کردن یەکا کە هەرچی بێ تۆ یاسات هەیە بە قانونی عقوباتی عراقی بە یاسای تیرۆر ئەگەر کەو کاتە یاسای تیرۆر نەبوو کە ئەمانەت زیندانی کردووە ئەو یاساکە نایەنگرێتەوە یاسا ئەسەری ڕەجعی نییە
بە یاسای تر هەیە ئەگەر هیچی لەسەر نی ئازادی کە ئەگەر لەسەر یوانی بادیش لە گۆڕێ بڵە ئێستا ژەوانە هاتوونە پێشەوە ئایا دەستەی مافی مرۆڤ بەتوانێت بڵێ ڕۆژنامەنووس با بە ئازادە تۆ چۆن هێناوتە سزایە دەی دادگاییەکەی سزایەکی قورسی بەسەرادەی بەڵام ئەم بۆی نییە قسەی تیا بکە ئەمە دەستەی مافی مرۆڤ دەستەی نەزاهە بە هەمان شێوە نەیتوانیوە بۆ لێ کۆڵینەوە بکە قوربان نەیتوانێتدان مەلەفی لێ کۆڵینەوە لە سامانی ینی خۆ دەوێت فۆرمەکە پڕ بکرێت فۆرمی بەرژۆندێ دارایەکان ئەوە بەحسای بخۆی دەڵێ کردومانە بەڵام بۆ بڵاوکردنەوە نییە بۆ نمونە بەرپرسانی باڵا فۆرمەکە پڕکەنەوە بزانین سامانیان زیادی کردووە کەمی کردووە یاخود لە سامانی حیزبەکانیش بڵێن لێ پرسینەوە هەبێ زانی چی دەستەی نەزاهەتدایان مەلەفیلایە و گومانی تیانە کەم بەرپرسی ئەم وڵاتە هەیە ئیلا ما ڕەحیمە ڕەبی گەندەڵی نەکردبێ و تێوە نەگلابێ و دزی لە سامانی گشتی نەکردوێ بەڵام نەشیانتوانیوە تەنانەت یەک نەفەریش بێنن بینە بەدادگا ێ باشە ئەمەم دەستەی نەزا هەیە بۆچی باشە دەکرێت لە وڵاتێکە باشە خۆ ئەمە بەهەشت نییە ئەمە جیهانی فریشتە نییە ئەمە جیهانی مرۆڤە کە کل و بەنی ئادەمە خەتاون پیاوە باشەکانیش غەڵەتیان هەیە ئەم گەندەڵانەی ئێستا ئەیکرێت لەمە تا ئێستا سەیرە عەجیبە گەندەڵێک نەبێ لە سەردەمی عەدالەت تا قازی و توێتی وەڵاهی لەبەرەوەی عەدل بەرقەرارە تاوانبارێکم نەدی بەڵام لە سەردەمی ئەمڕۆیە بەڕاستی نابینی کەسێک بەرپرس بێ و گەندەڵی نەکردبێ دەکرێت بڵێ یەک کەسیش تا ئێستا لەسەر گەندەڵی سزا نەدراوە نادرێ بۆ لە سەروی هەرەمەکەەوە گەندەڵە هەتا خوارەوە ئیتر لە محاسبەی کێ بکەن کێ بەرپرسیارە کێ بدەن بە دادگا کە هەر هەمووی گەندەڵ بێ بۆیە کەسانێکی لاواز داهێن کە نەتوانێت مەلەفانە بجوڵێنێ واگەر بیشی جوڵێن بەسەگەلی لە سەرۆت و سامانی بەرپرسان بکرێت پێداوایی کە پێکیانەوە ناوە هیچیان بەرهەمی ماندووبوون و شۆنخۆنی خۆیان و زانیی پرۆژە و نازانە بیرۆکەنی ئەوانەی کە لە سەدەمی شاغ بوون هاتنە شاری خۆەوەی کە دواتریش ئەکرێ مرۆڤ دۆڵەمەند بێ بزنسمان بێ کاسبی بکە ڕێگای مەشروع زۆرە خەڵکیشی بێ دۆڵەمەند بۆ ئەش بێ بەڵام بەرپرسێکی سیاسی کە هەر ڕۆژێک لە ڕۆژان ڕاپەڕین کراوە لە دوای ڕاپەڕینەوە خاوەنی $10 نەبووە ئێستا خاوەنی $1 ملیار بێ یا 100 ملیۆن بێ لە کاتێکە موچەکانی دیارە ئەگەر موچەی ئەم بەرپرسە لە مانگێکە $5,000 بی بێ و $4,000 بوو بێ یا زیاتر یا کەمتر کوێی کێوە هەر هەمووی ناکاتن نرخی یەکێک لە کۆمپانیەکانی کە هەیە ئێ بەچی ژیاوە ێ باشە تۆ هەر بەرپرسێک بیگری خاوەنی چەندین ملیۆن دۆلارە و کۆمپانیا و بزنس و شقە و ڤێلا و چەندین پرۆژەی جۆرا و جۆر و ئەم پارانە لەکوێ هات نابێ بەرپرسیار لێ بکرێ من ئەینە لە کازە لەکوێت هێنا تۆ سەرۆتەکەت ئەمەندە بوو بەچی گەیشتاوە ئەم دزیە کە سەر تا خوارد تیا شەریکن هەر کەسەر بەشی خۆیخوا ئیتر وای لێ دەکەس محاسبە کەسی پێ ناکرێ کاتێک گەندەڵی بەڕۆبڕەکرێ ئەبێ بەرپرسەکە لە خۆی دەست پێ بکە یەکێک لە کارە ساتەکانەوەیە زانیی هۆکاری لە ناوچوونی هەموو دەسەڵاتێکیشە دەسەڵات کە گەندەڵی تێکەوت ئەگەر چارەسەری نەکرد وەکو خۆرکەیەک وایە دایڕزێنێ و دوجاریش فعلەن بەڵێ خەڵک هەمووی تیازەرمەند دەبێ ئەوە چونکە وەکوتمان ئەم ئیفسادە لە ناو خودی مرۆڤ هەیە گەر ڕێگریەک نەبێ ئەگەر دین و ئەخلاق و یاسا ڕێ لێ نەگرێ مرۆڤ بەرەو گەندەڵی ڕوا کە طبیعەتی بەشەر وایە ئەتەجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء وخوي پروردگار او صفتانه هیچیان بەڵام صفتانه ڕێ بگرێ بێ دین هەبێ ئەخلاق هەبێ وجدان هەبێ یاسا هەبێ هیچیان نیە نە لە خوا ترسن و نە ئەخلاقیاتێکیان ڕێیان لێ بگرێ و نە یاسایەکی شێ سزایمدا بارزی خوان دزیان کردو کە ئەمە بوو دەرەنجام ئەم گەندەڵیە ڕووەدا و دوجاری وڵاتەکە لە ناوەچێ لە ئیسلامە کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک دەوڵەتێک دروستەکە ئێوێ بنەمای دەوڵەتێکی عادلدا بمەزرێنێ ئافرەتێک دزیەکە خاوەنی عەشیرەت و بنەماڵەیە ئەچن واستەی بۆکەن چێ زۆر نزیکە باواستان بۆ بکە وسامەی کوڕی زەید زۆر خۆشەویستە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم تەکلیفێکمان بۆ بکە بەڵکو ئەمە ئافرەتە و کچی فڵانە و ژنی فڵانە و لەو بنەماڵەیە و سزا نەدرێ ئەم سزای بەسەرانە سەپێنن چاوپۆشی لێ بکەن پێویستە وەزاکە پێویستی پێێتی بارودۆخەکە و با خزمانمان لێ عاجز نەبێ و با عەشیرەت لێمان نەتۆرێ و بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر پێی تێگەچێ هەستەکە ئەمە سەرەتایەکی زۆر خراپە ئەگەر دەوڵەت بەرەو ئەم بەزم و ڕەزمە بڕوە
بۆیە ئەچێتە سەر منبەر و خەڵک کۆکاتۆڵی خەڵقینە یەک ڕاستی هەیە با پێتان بڵم هەموو دەسەڵاتەکانی پێش ئێمە ئینەما ئەهلەکە من کانە قەبلەکم دەسەڵاتەکانی پێش ئێستا نەتەوەکانی پێش ئێمە بەرپرسانی پێش ئێمە بەچی لە ناوچوون ئیزا سەرق فیهم الضعیف و تەرەکوو ئەگەر بێ دەسەڵاتێک دزی بکردایە ببوورە ئیزا سەرق فیهم الشەریف و تەرەکوو ئەگەر کەسێکی خاوەن پلەپایە دزی بکردایە وازیان لێ دێنا وەڵام ئیزا سەرق فیهم الضعیف وقاموا عليه الحد وەڵام ئەگەر لاوازێک دزی بکردایە سزایان نەدا بۆیە دەسەڵات بەمە لە ناوچێ بەڵام من پێتان ئەڵێم ئەمە لە ئیسلامانیە ئەمە لە دەوڵەتەکە ئێمە نییە ئەمە لە بەرنامەی ئێمە نییە بۆ بەرنامەکە ئێمە چییە با پێتان بڵێم واللهی لەوە نە فاتیمەتە بنتی محەممەدین سەرەخەت لە قەتات وێدا ئەگەر فاتمەیەکی محەممەد زیب کارە سێبڕ ئەمە بۆی بنەمایەکدا ڕێژێ بەبڕای ببڕ کەسێک نەتوانێت دوای ئەوە نەواستە بکات نە گەندەڵی بکات نەپەنا بۆ هیچ بەرەوە بزانە هیچ شتێک نایخۆ ڕوو نادا عمەری کوڕی عەبدولعەزیز دێ لە ژنەکەی خۆی دەست پێکاڵێ سەرەت و سامانەکەت بێناڵێ هی باوک ماڵێ باوکرد لەکوێ بوو بیهێنە کە خێزانەکەی کچی خەلیفەی پێشووتر بووە عەبدولمەلیکی کوڕی مەروان ئاوا گەندەڵی بنە بڕەکرێ بەس بەرپرسانی ئێستا کە لە خۆیانەوە دەست پێکەن خۆیان و کوڕەکانیان حەزەکەن خاوەنی ملیارات بن و کۆمپانیایان هەبێ و ناتوانن محاسەبیان بکەن ناشڵێ لەکوێتان بوو باشە تر ئەمە ڕووەدا کە ئێستاە ئەم دەستگایانە ناتوانن ڕۆڵی خۆیان ببینن بەس بە پارە هەر خراپەکاریشیان بڵاو نەکردێتەوە بۆ نمونەکرینی حزبە خەڵکە بێدەنکردنی ڕۆشنبیرە نازانم کرینی میدیایە نیجگەرەوەی کە ژیانێکی شانیان بە خۆیان دروست کردووە هەر بە پارە کۆمەڵگەشتیان تێک نەداوە پارچە پارچە نەکردووە بڵێ خۆی یەکێک لە کێشەکانی گەورەی ئەو دەسەڵاتە کە گەندەڵ دەبێ گەندەڵکردنی تاکەکانە ئێستا بەداخەوە لەمەکێک لە کارە ساتە هەرە گەورەکان یەک ڕاستی با بزانین ئەو سیفەتە خراپانە لە ناخی هەموو مرۆڤێکا هەیە وتم ئەگەر ئەم شتانە ڕێگر نەبێ یا دینیا ئەخلاق یا یاسا شتێک لەمانە ڕێگرنەکە هەموو مرۆڤێک بەرەو خراپاچی و حەزی بەواستەوە بە گەندەڵی و بەدزی و لەم بابەتانەیە غەریزەیەکە لە مرۆڤ هەیە لە ئەوروپا کە نەماوە کۆنتڕۆڵ کراوە یاسا هەیە خەڵک یاسایەکە مافی هەموو کەس پارێزراوە هەموو کەس لە سەر و کات و شوێنی خۆئیشەکانی بکە و ئەوەی مخالەفەشی کرد کەس ناتوانێت وڵێ لەم خۆش بەڵام لێرە ئەمانەوەیان کردووە تا خوارەوە شۆڕبەتەوە بچووکترین ئیشت هەبێ لە دائیرەیەک باشە نەقلی مناڵێک کە لە مەکتەبێک بۆ مەکتەبێک کە مدیر مەکتەبەکە نەناسی بۆ نەقڵ ناکەن بچۆ لە دایرەیەکە ئیش بکە ئەگەر واستەیەک نەبێ بە دەڕۆژ ئیشەکە ناکرێ واستەیەکە هەبێ عینی ڕۆژ کێشەکەت بۆ حەلەکە یعنی کارەساتە من نازانم ئەم بەرپرسانی وڵاتی ئێمە لە وڵاتە ئەژینیان ناژین خۆزگە ڕۆژێک خۆت کەی بە هاوڵاتیەکی سادە و من خۆم داهەن جار وام لێ بەسەرات کام ناسن خۆمەناسێنم فەرمو ئیشەکەت بۆکەن بەڵام کە نادناسن کەس لێ ناپرسێ ئێبا بە با بەسەرە هەمومان بڕۆین وەک هاوڵاتی بڕۆین من چوومە یەکێک لە دایرەکان وەک هاوڵاتی چوم ژووری 1 و 2 3 و 4 بڕی وەک هاوڵاتی لە ژووری 4 و تیشەکە ناکرێ مانگێکتر وەرەوە وتم زەڕورم ئەم لاولاوتی ناکرێ یاسایە منیش بەم زانی وایە کە هاتمە ماوە برادەرەوتی وانە کاکە وتم زۆر تاکیدی کردوتی ئەمە یاسایە خۆ یەک مانگی پێچێت چێتە بەغاوێتەوە وەڵام نیش تەلەفۆنێکم کرد بۆم دیری دایرەکە کتی نەمامۆستا ئەوە نەیزانیەوە جەنابەتی هەر ئێستا بنێرە بۆی تەواو بووە ئەمە گەندەڵیە کاکە ئەمە گەندەڵیە کە وای لێ هاتووە بە بێ واستە هیچ کەس ئیشی ناڕوە وای لێ هاتووە کە سەرەوە دزی کرد خواردترجێکە خواردترجێکە ئەم ناتوانێت لەبەرەوەی خۆی دزە ناتوانێت خواردخۆی محاسەبە بکە ئەجینا هەمووکرینی بڵێن حزبی سیاسی ڕۆشنبیر میدیا هەر بە پارەی خەڵکەکە جگەلەوەی کە ژیانێک شانەی خۆیان هەیە ئەو هەر بە پارەی خەڵکەکەەوەش ئەنجام دەن کاکە گیان بە پارە زیمەی خەڵقیان کڕیوە بە پارە دەنگە کڕن بە پارە حزب دروزەکەن بە پارە پیاوە کوژن ئەو خەڵکانە بە چیکن بە پارە ئاوە بە پارەم هەموو جەریمە و تاواناکەن بە پارە شایدی بە ناحەق بە خەڵگەدەن یعنی ئەمانە کارێکیان کردووە سیستمی ئەم وڵاتیان هەمووی تێکداوە لەبەرەوەی یاسا سەروەر نییە لەبەرەوەی تاوانبار سزا نادرێ لەبەرەوەی گەندەڵکار سزا نادرێ دوجار ئەو بارودۆخەی لێ خوڵقاوە کە ئێستا هەیە وەکوتم کارەساتێک دروست بووە کە گۆڕانکاری زۆر زەحمە دەکرێت ئەبێ جارێک تر کارێک بکرێ ئەوەی پێ ئەڵەن یاسا شریعەت سەروەر بێ بەچی بەوەی کە گەورەترین بەرپرس گەردنکەش بێ لە بەردەم یاسایە پێش هەموو کەس بتوانن باش دەبینین لە کوردستانە لە سوسای ئەم دەسەڵاتە من نایبینم ئەم دەسەڵاتە بە هیچ شێوەیەک چاکسازی پێ ناکرێت گۆڕانکاری پێ ناکرێت ناتوانێت داکۆچی کاری مافەکانی خەڵک بێت ئەم دەسەڵاتە لە پێناوی ئەوەی نەڵێن شکستی خواردووە یا پێی وابێ لە ڕووی نەفسیەوە تەنازولە ئامادە نیە ڕێککەوتنێک پێستا لەگەڵ بەغدا بۆ ڕێککەوتن ناکە
کازانە لە بەرژەوەندی خەڵکە و لەم قۆناغە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەوتێکی زۆرت هەیە 250,000 بەرمیلی بدە بە بەغا ئەڵێ نەخێر نەوتەکە نادەم پارەکە دێمێ آخر کاکە نەوتەکەم بەرێ من ئەوەنت پارە بۆ نێرم نەوتەکەم نادەیە من ئەوەندەت پارە لی ئەبڕم ێ بۆچی خۆ نەوتەکە لای تۆ هیچ ناکە بەرمیلی 11 دلاری بۆ میلە دەمێنێتەوە بیدە بە من بەرمیلی 50 دلارت بە حسابەکە تۆ چێ بەسەرەوە پارەی سۆمۆت بە حسابەکەم ئەڵێ نەخێنەوەڵا بۆ سمعی من جوان نییە یعنی لەبەر سمعی خۆی خەڵک هەمووشی لە برسا بمرێ چی پێ عیب نییە بۆ ئەمانە بە تەمانین تامردن بڕۆن کارەساتێکەوە ئێمە هێزێکی سوپایەکی ناوخۆشمان نییە سوپایەکی نیشتیمانیمانە بێ کاکە کودەتایە بکەن لانی کەم ئەمانە نێڵن لە پاکستان زاول حەق مەویز بوون کودەتایەکی سەربازی کرد گۆڕانکارێکی کرد لە عێراقا چەندین کودەتای سەربازی کراوە نظامی مەلەکیە بوو بە کودەتایەکی سەربازی لە ناوچوو عەبدولکەریم هەروە فڵان هەروە بەڵام بەدا ناشکوری ناڵم ئێمە ئەوشمانیەوە لە سوودان هەر عینیش لە تورکیا چەند جار کودەتای سەربازی ئێمە سوپایەکی نیشتیمانیشمانیەوە هێزی حیزبیە و ئەوەشی لە چاوەڕوان ناکرد لەبەر ئەرکی ئێمە زۆر قورس بووە بەوەی کە دەبێ بەڕاستی خەڵقی کوردستان هەموو ئەو هێزانەی خوان بە بەرەی گەلەزانن بە ڕۆشنبیر بە ڕێکخراوە بە کەسایەتی بیر لەوە بکەنەوە چارەسەر بکەن چۆن دژی ئەم گەندەڵێ بۆستینەوە کە تاکەکانیشیان نەتوشی نەخۆشی کردو سەر تا خوار پێ هاتۆتە خوارەوە کڕینی زیمەی خەڵک موچەی بن دیوار هەموو لەو بابەتە بوو کە کارەساتێکی دروست کردووە خەڵک بە ناحەق دیفاع لەوە بکە لەبەرەوەی خۆی بە بندیوارە زانێ کە ئێستاش یەک ساڵە یاسای چاکسازی دەرچوێکی جێبەجێ نەکرا موچە یەک بندیوار نەبڕە پێشیان نابردرێ بۆ لەبەرەوەی ئەوانە کەسانێک بوون بەبێ بەرنامە خانەنشین کراون دەنگیان بۆ داون بەرگریان لێ کردوون شەڕیان لەسەر کردوون حەزەکەن هەر بمێنەوە باش بەزووکو ئەوەی کە وەکو دۆڵەمەندی حیزبیش بڵێ هیچ دام و دەستگایەک نییە لە کوردستان لێپرسینەوە لە هەردوو حیزبەکە بکە پێدوانی ئێستا دۆڵەمەندترین حیزبی دنیا بن حیزب هیچ شوێنێکی دنیا بەو مۆدێلە هەیە ئەو دۆڵەمەندیە و ئەو دارایی زۆرە و کەسی نەبێت لێپرسین لەگەڵ ئەوە حەقیقەتێکە حیزب هەر لە دوای طبعاً کە شەڕی ناوخۆ دروست بوو بە دوو ئیدارەی یەکێتی و پارتی دو حیزب بوون زۆر نیزە دو سەوس پارەی زۆن یەکێتی ئیدارەی گشتی ئەیدا و ئی پارتیش دارایی پارتی پارەیەدا حکوومەتەکەشی خەڵکیش دوایەکێکیان گرتوتیان کەسە بەشی خۆی پارە بێنێ کە حکوومەت یەک گرتو دروست بوو یەکێتی بەشی خۆی پارەیەدا بە حکوومەت پارتیشەیدا ئێستا شەرماوە بە شێوازێکی تر بۆ نمونە پرۆژەکانی ئەم شارە زۆر کەمی جێبەجێکرێ گەریکێتی و ئیدارەی گشتی هەندێک پرۆژە جێبەجێ نەکاو یارمەتی دام و دەستگا و دایرەکان نەدا ئیشیان ناڕوە لەو لاش پارتی یارمەتیان نەداوەیکە ئەم پرۆژاناڵێ پارتی کردوێتی و دارایی کردوێتی و نایەک تریلیێنێن و ئێستاش حیزب پارادا بە حکوومەت لەجێتی حکوومەت کۆنتترۆلی پارەی حیزبیش بکە ئەنجا لە ناو حیزبیشدا هەر بەرپرسێک حسەی خۆی جایە هەر بەرپرسێک داهاتی خۆی جایە جاری وایە بەرپرسێک لە حیزبەکە دۆڵەمەندترە بە دووسێ بەرپرس لە حیزب دۆڵەمەندتر بەرپرس خاوەنی کۆمپانیا و ڤێلا و نازانم شتی سیر و سەمەرەیە خستەخانە و زانکۆ و کورە ئەوەی کە تۆ تەسەور ناکی هەر بەرپرسە و هەموو ئەلەمانەی هەیە لە ناو خۆ لە دەرەوە زۆر جاریش بەداخەوە پارەکەش هەبەنە دەرەوە بەرهێنانی پێکەن لە جاتی لە ناو خۆ بەرهێنانی پێ بکەن و خەڵک ڕووکاتە کوردستان و هەلی کار دروستکەن پارەکەش هەبەنە دەرەوە یا پارەکانی ئەمردۆتە بانقەکانی ئەمریکا و ئەوروپا و زۆر معلومە کە هەموو سەرەت و سامانی ئەم وڵاتەیە و خەڵک لی مەحروم بوو دوجاری ئەوە ژیان و گوزەرانی خەڵکە لە کاتێکا بەرمیلینەوە 6 دۆلارەکە و دۆلاری بە 145 و هەمان کاتیشا لە 121 موچە ئەبڕن کەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی لە هەرێمێکە کە ئەم هەموو خێر و بێر و ناز و نیعمەتەی هەیە کە من پێم وابوو هەر بە داهاتی گومرگی و بە مەرزەکان و بە کشت و کاڵ و بە گەشت و گوزار داهاتیێرە دابین کرا جگەلەوەی کە بۆ خۆیان دەڵێن ڕۆژی لانی کەم 600,000 بەرمیلەوە دەڕوا ئەم هەموونەوەتە بۆ پاڵاوگەکان و ئەم هەموو غازە سروشتەی کە بەرهەم هاتووە کە ئێمە لەسەر نەخشەی جیهانی نەوت و غازین و کوردستان لە دەیەکەمەکەی دنیاە لە نەوت و غازە لە 6 ملیۆن کەسیشین و کەچی هێشتا بە 2 مانگ و چێشیان پێناوە لەم 3 ساڵی ڕابردوو کاکاتە 36 مانگ و چێ 18 مانگیان نەداوە ئەمە کارەساتێکە ئەم هەموو دزوو گەندەڵەشێ ئەم دەسەڵاتە بەڕاستی زۆر بێباکە ئێستاشی لەگەڵابێ یعنی ئەو قسەی کە پێشتر دەکرێت کە ئەم حکوومەتە کابینێکە خەریکە بڵێن 2 ساڵی تێپەڕەبی مانگی حەوت دەبێت بە 2 ساڵ تەناوتیان ئەو کاتەوتیان چاکسازیەکان تەنە لە موچەی فەرمانبەراندا کورتکرێتەوە چەندجار بەرپرسانەوە خوانەوە ڕەتکردەوە بەزیستە باوەقع وای لەهاتووە کە تەنە چاکسازیەکە لە دەوری موچەخۆر و هەژار و هەوانە دەسوڕێتەوە ناڕوا بۆ شوێنی تر
خۆی کێشەکە ئەوەیە کام ڕۆ یاسا و چاکسازی و هەمووی چاودێری بۆ فەقیر و هەژار و بێدە سەڵاتە کابرا پارەی ئەو کارەبای نەدابێت چ ناو کارەباکێ بڕن مخالفەیەک بکە سزایەدەن بەس بەرپرسەکە ئۆتۆمبیلەکەی ڕقەمی پێوەنێت تا سزای بن باشە بڕیار بوو جامی ڕەش نەمێنێ ئەم هەموو جام ڕەشە چیە لەم ناو شارەڕۆ من مناڵم بینیوە جام ڕەشی پێ ژنم بینیوە جامی ڕەش لێ خوڕێ یعنی کابانی ماڵە بۆ ینی چێ بەڵۆ بزانام پاربرێرەکیان دەرکرد کە جام ڕەش دەتوانێت پارەی زیاد بدەی و هاوڵاتیە جامی ڕەشی پێ من نازانم وەڵاوم ئاگەرێ نییە بڕیاری وە هەیە وابزانام شتێکی خۆی لەسەر شتی ئەمنی بڕیاردرا یعنی ئێستا مەبەستم ینی کارەساتی وا ئەکرێ بەڵام ئەگەر فەقیرە مخالفەی وا بکە بزانە چۆن سزایە دەنوو ئەمە بەداخەوە خۆی خۆش وا بوو یەکێک لەو شتانەی کە ئێمە زۆر جار خەڵکی ئێمە شانازی پێوکە ئەڵێ لە وڵاتانە یاسا سەروەرە سەرۆکوەزیران کاڕوا بە ڕێگاوانە لە ترافیکا وەستی سوورە تەواو ئەم سوورە بۆ هەموو کە سوورە بەس لێرە لای ئێمە ئەوانە هێڵی سووریان نییە چۆن لە ترافیکە سوورە لێدن لە پارەشە هەر سوورە لێدەن و لە دەسەڵاتیشا لێدەن و خوێنیژە ڕێژن هەر لێدەن و حساب و کەس ناکە یعنی شتێک نێ لای ئەمانە پێوڵێن هێڵی سوور نە لە خوا ترسن نە لە خەڵگە ترسن نە لە یاسا ترسن نەقیم و ئەخلاقێکیان نێشتۆ ئەجینا چۆن وڵاتەوە بێ چۆن دەوڵەتداری وابێ چۆن بەڕێوەبردننی ژیانی خەڵک وابێ کاکەەوە ساڵێک ڕۆژ مناڵەکانمان چیان خوێن فێری چی بوون بەرەو کوێ ڕۆشتن کوا زانکۆکان ئەم بێ باکیە چییە بۆ کۆڕ و کۆبوونەوەی کە خوان مەبەستیانە دان هزار کەس کۆکەنەوە ێ باشە پاپا هات دەوام شانە بەس بوو هاتۆتە وڵاتەکە ئیستیقبالیەکەین بە ڕێزە میوانە بەڵام تۆ کۆبوونەوەی کە لە هەموو ئەوروپا و دنیا قەدەغە کراوە نایکەن و لێرش قەدەغەت کردووە بۆ لەوەیەکی و هیچ کێشەت نییە و ئەی بۆ خوێندن کێشەیە یان لەبەرەوەی کە خەڵک کۆنە بێتەوە قسە نەکاو مامۆستایان داوای پارە نەکەن و خەڵک داوای موچە نەکاو ینی لە کارخستنی ژیانە بەڕاستی ئەمە بۆیە یاڵێم ئەمانە خەمیان نییە مناڵەکانی خوان لە مەکتەبی تایبەتن مەکتەبە تایبەتەکان داوامی خوانەکەن ئەگەر داوامیش نەکەن ئۆنلاین داوامەکەن هەمووی بەڵام کوڕی خەڵک ئەساد نازانم نووسە دارا دووداری دیوە چۆتە پۆلی دوو یەکەم ساڵ فێری دارا نەبوو بێ محەممەد ئەمینەکە ساڵێک ساڵ فێر نابێت بەجددی ئەمە کارەساتە یعنی ئەم کێشەیە کە لە وڵاتی ئێمە هەیە ئەم دەسەڵاتە دروستی کردوە چاوە من بە بۆچوونی خۆمەڵێم ئەمانە بیر لەوە ناکەنەوە کوردستان ببێتە دەوڵەت و بیر لە سەر بەخۆی کوردستانیش ناکەنەوە و بیر لەوە ناکەنەوە ئایندێشی بۆ دروست بێت چونکە ئەگەر ئایندەی بۆ دروست بێت نمونەمانەیە ئەوەی وڵاتیان دروست کردەوە لە سنگافورەوە لە مالیزیە کورەوە شێخ زاید لە ئیمارات پیاوێکی نەخوێنەوار بوو چکە خەمی وڵاتەکەی بوزانە وڵاتەکەی بردوێتە ئاستی کوێ ئەمانە بیر لەوەکەن و پارە پیاکەن بزنسیان هەبێ زۆریان هەبێ بیخەنە بانقەکانی دەرەوە ئەجینا بوو بیر لەوە بکەنەوە وڵاتە چۆن دروستکەن و چۆن کوردستان بەرەو پێش بەرن لە جیاتیەوەی پارە بەرنە دەرەوە بێن تاچی کوردی دروستکەن بیر لە دەسەڵاتی خوان نەکەن و قەچێکە با لە حیزبەکان دەرنەچێ بام جارە تۆ دەرنەچی ئۆپۆسیۆن بی وەرە کۆمەڵێک گۆڕانکاری بکە کاکە کۆمەڵێک لەو پارانە بێنەوە بیدە بە خەڵک کۆمەڵێک دز و بەرپرس هەیە بیدە بە دادگا قەچێکە خۆت ئاعتراف کە بڵێ من ئەم گەندەڵی و ناڕەوایانم کردو بەرامبەر بە وڵاتی خۆم وازیش بێنە لەم خەڵکە ئەوەی دوو قسە بکات جارێ بچی یا بیکوژی یا بیخەیتە زیندانەوە یا حکمی بدەی یان بڵێ جاسووسە یا خۆفرۆشە تۆ با بە تۆپ و تایارە و دەبابەت هێنا تۆ تورک و فارس و عەرەب و عەجەم نەماوە نەهێنە سەر کوردستان و داگیری نەکەی ئەمەت پێ عیب نییە و خیانەت نییە ڕۆژنامە نووسێک وڵا چاتی کردووە نازانم لەگەڵ چیە و یان وەڵا مەرحەبای چی کردووە و کوڕبا بەگیان ئەمە نازانم ناوێنێکی ئەمە خەڵەتاندنە ئەمە چاوبەستێکیە لە خەڵک تۆ هیچ خانەتێکە پێ عیب نییە بۆ مانەوەی خۆت لەو لاشەواتی بۆم باسی کوردایەتیەکەی تۆ کە لێت قەوماتی بە دەبابەوەی هێنی کاکە ئێمە کوردستانمانەیە نابێت داوا لە بەغا بکەین سەری بۆ نەویکەین تۆ خۆت هەموو ڕۆژە ڕاکەی بۆ بەغا هیچ کوردێکی بە شەرەف حەز ناکە سەرنەوی کا بۆ هیچ کەس بۆ خوا نەبێ سەرنەوی ناکە نە بۆ عەرەب نە بۆ تورک نە بۆ فارس تۆ میلەتەوە زەلیل کردو داهاتێکی زۆر تێبیدە بە میلەتەکە شەڕیشت بۆ کاو پشگیریش دەکا و پێویستی بە کەس تۆ خۆت زەلیل و ڕیسوا هەموو ڕۆژە ڕاکەی و بەغا پارەمان بەرێ و پێویستمان پێێتە و کێشەکانمان بۆ حەلکە و لە بودجاجێمان بکەرەوەی بۆ پارە عێراقی و لە شتی تریشا پەساپۆرتەکە دەسووتێنی و وەڵاو عێراقمان تەلاقدا کۆرە تۆ چێ خەڵەتێنی بابە ئەمە میلەتی داماوە ئەمانانەوەی ئەم خەڵکە چاواشەکەن لە پێناویمانەوەی خۆیان بەڕاستی ئەم دەسەڵاتە ئەگەر ئەوێ بمێنێتەوە
دەبێ گۆڕانکاری سپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ ماڵ بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لە 4 هەتا 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەشهبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین دەبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە سەفمانەوە دەست پێیەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست مامۆستا پێشناوبڕێک کەمێک باسی ئەومان کرد کە دام و دەستگاکان بڵێن لاوازکراون بەس بۆ مەسلەی نەوت بڵێن پەرلەمان نەتوانێت ئاگای لە داهاتی نەوت نەبێ دیوانی چاودێری دارایی نەتوانێت وردبینی بۆ گرێ بەسەنەوتەکان بکە دەستی سپاکی لە کۆڵنەوە لە کەیسەکانی گەندەڵی بکە ئەی چارەسەر چییە بۆ شفافکردنی دۆسیی نەوت داهاتەکان؟ کاکە پەرلەمان لەسەر کاغەز دەسەڵاتی زۆرە بەڵام بەواقع هیچ گۆڕانکارێکی پێ ناکرێت. ئەو کەسان و کارکتەرانەی کابنان دامی پەرلەمان
حیزب خۆی مەبەستێکی کێ بپاڵێوێ و کێ بنێرێ و بچێتەوێ دوجاری هەبێ بڕیارەکانی حیزب جێبەجێ کات چۆن حیزب پێڵێ وا بکە ئەمە کارەساتی گەورەیە ئەبێ پەرلەمانێکی کارامان هەبێ پەرلەمانێک کە خەڵک هەڵیە بژێرێ وا بێ خەڵک بزانێکی ئێکا بە نوێنەری خۆی ئێمە کێشەی هەرە گەورەمانەوەی خەڵکی کوردستان بەڕاستی بەرپرسە لە واقعیکە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم حتى أم كمال خوي نقرأ بربرسانا نقرأ كيف ما تكونوا يولى عليكم إيه شلون من بربرسكان تنوان أم بربرسانا إما أم خلق لي بربرسيارة نزيكي 3 مليون ونيو لكردستان خلق ما في دنگداني 2 مليون ناچ مليون ونيو يكي ناچ يكا كتوبو ناچي تو بي هلوستت هبي يا بآيانا هرد صلاة قندلة بلي من دشي أم قندل كارانم أقول بيش دواني قندل نتايدي بك بموقفي نابي إنسان يعني موقف مليون ونيو يكي ناچ أو يتريشي كاتشي وجداني كراو بپارو بكومالك برجواندي تسكي حزباياتي ودواجار دك نادا كاكا ترامب وقت يقدر نشوف بشي زوري انداماني حزبكي خوي دنجام بينا دا انجا كوت وتيان ام بياو نيتواني خدمتي امريكا بكا بقدروي اكتر سياسينيه بقدروي بزنسمانه سياسينيه لبرونا مانوي بي ملت توزي وشيار بي ملتي اما بربرسلوي كا لا يزال لدنگدان وبرلمانا يا دنگ نادا يا اوا دنگ ئەگە بەڕاستی بزانێت چێ هەڵە بژێرێ و بە پەرلەمان تۆ زۆری نەتهەبێ لانی کەم لە ڕووی یاساییەوە توانی گۆڕانکاری بکەی دەتوانی شەفافیەتە بێ توانی ئەو حکوومەتار بگۆڕی توانی نێڵی ئەوانە دەسەڵاتیان هەبێ دنیا پشتگیری دەکا ئێستا سەردەمەوە نەماوە گۆڕانکاری هەیە بەڵام ئەم پەرلەمانە کە بێدەسەڵاتە ئەوە ناتوانێت لێ پرسینەوە بکە پیان ناڵێن ناشتوانن داوای بکەن داواشی کرد لە حێڕێ حیزبەوە بانگەکرێ پێ وترێ لە جارێک تر داوای مەلەفە نەکەی ئەو مەلەفە مەجوڵێن بەس نینیەوەچێکە ینی هیچ شتێک پەرلەمان نەتوانێت لە کۆڵن دۆسینەوت بکە دیوانی چاودێری لەبەرەوەی پەرلەمان نینی دۆسینەوتەکە چیەک کە لە سەروی ئەو هەموو دام و دەستگایان دانی چۆنە ئەکەم پەرلەمانەکە بێهێزە و دەسەڵاتی نێو ئەو کەسانیانە دوو ئەم دۆسیە حەساسترین دۆسیە ئەگەر دۆسیەی نەوت دزیتیانە بێ بەغداڵێ نەوتەکە تەسلیمی ئێمەکەن و پارەی کۆمپانیا و دەرهێنان و فرۆشتن هەمووی ئێمە ئەیدەین و چاوخشانەوە بە گرێبەستەکان ئاکەین و بودجەکە بە کاملی هەر لە سا 12.67 بێ پارەیەکی خەیاڵی دێ ئەڵێوەتانە دەمێ بۆ نایدن ئەگەر شتیتیانە ئەم جارە زانی بۆ تێکچێتەوە بەغداڵێ بڕگەیەگە نووسین ئەگەر ئێوە پابەن نەبوون ئێمە پارە نانێرین ئەمە قسەیەکی زۆر معقولە وتوانە نابێ ئەوەی تیاابێ ینی هەر لە ئێستاوە بە تەمای فێڵتان لێ بکەین لە خزمەتی خەڵک دانیە کاکە ئێمان پارەیە نێرین بەس هەر کاتێک ئێوە ئیلتیزامتان نەکرد ئەم پارەیە نانێرین ئێمە هەر کەس بێ لێ وتوانە نەوەڵە نابێ بنووس ئەنی لێساوە بە تەمام من ئیلتیزام نەکەم تۆ بۆ زەرە لە میلە دەدەی پارەیەکی زۆر هەرم سێ مانگە باتە خەڵک لە 100 موچەی وەرەگر بازارە بژایەوە ناڵی خەڵکی سفادەی لێکە ئەنجا کاکە ئەم کە لە ڕقیە دەرەنجام هەموو شتێک لە دەزەوێت تۆ تا ئەمڕۆ بە یاسا بە دەستور بە قانون بە عورف بە سیاست عراقی پەرلەمانێک ریفراندۆمێک بە هەموو دنیاوە تیمەی کە کاتی نییە تا جەبەل حەمرین بەدەست کردەوە بوو تا شاخی حەمرین هەموو ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم هەمووی کورد حکمی کردووە هەمووی کوردی لێبووە هەمووی بەدەستەوە بوو یەکسەر بە ریفراندۆمێکی سەقەت بە نەتیجەی غرور لە 150 خاکی کوردستانمان لەدەستدا کاک ئێستاش بەغداڵێ بە 250,000 بەرمیل رازیم ئەوەی تری نەوتە لێرە دەردێ قفڵەکە لای خۆتە بۆریەکان لە کوردستانەوە ڕوا بەرهەمی ترتەیە فرۆشی ئەم حەل لە وەسەتا ئەمە چارەسەرێکی مامناوەندە بۆ کێشەی خەڵک بۆ هەرێمیش لە کۆمەڵێک کێشە دوورەکەوێتەوە ئەمە بکەی ئەمڕۆ باشترە نایکەی سبەی ڕۆژ هەڵبژاردننی داهاتوو لە عێراقا بکرێەوە گۆڕانکاری بە بێشیعە و سوننە ئەمڕۆ هەردوو لای یەکدەنگن لەسەرەوەی کە نابێت دینارێک بۆ هەرێم بێتە هەرێم ئیلتیزام نەکە پێشتر وانە بووە 70 ساڵە ڕژەم ڕووخاوەوە نەبووە پاشان پەرلەمانی داهاتوە بژێرایەکێک لەو خاڵانەی شیعە و سوننە کۆکن لەسەرەوەی قسەی لەسەر بکەن دەستکاریکردنی دەستورە چۆ پێیان وایە دەستور کورد نووسیوێتەوە لە کاتی باڵادەستی ئەمریکا و ڕووخانی ڕژێم و بێهێزی شیعە و سوننە
لەبەرەوە داوای گۆڕینی دەستورەکەن کە داوای گۆڕینی دەستوریان کرد ئێمە زۆر شتی گرنگ لە دەست دەدەین دوجاریش چۆن لە شەو ڕۆژێکا لە 150 کوردستانمان لە دەستدا نەتیجەی غرور و گوێنەگرتن و کە لە ڕقی ئەبێ قسەی خۆمان بێ من نەزانم ئەو کاتە مەترسی زۆر گەورە ڕوو لە هەرێمیشەکە هەموو داهاتەکەش ئەبێ بدەین و دەست بەسەر هەموو نەوتەکە شاگرێ کارەساتێکی گەورە بەسەر میلەتە دێنین ئەو لە خۆبایی بوونە شتێکی هەڵەیە و هەڵەیەکی زۆر گەورەی مێژوێ خەڵک بڵێن ئابووری سەربەخۆ من دوێنێش میوانەکەمە بوو کە وەکو دەستکەوتێکی نەتەوەی لێ دەڕوان وەکو هەنگاوێک ئەگەر لێستەش ناشەفابێ بۆ ئایندە وەکو کارتێکی استراتیژی وایە بۆ هەرێمی کوردستان چکە بۆ چوونیاوە شێ کە نابێنێت تەسلیمی ئێمە لەگەڵەوەین ئابووری سەربەخۆ گرینگە وابێ بەشمان بێ و کردوشمانە بەس ئێمە فەشەلمان هێنا ئابووری سەربەخۆکە بۆ دزی بوو ئابووری سەربەخۆکە بۆ حیزب بوو بۆ دەوڵەمەندکردنی گیرفانی بەرپرسەکان بوو بۆ قوتی خەڵک نەبوو ئابووری سەربەخۆکە بۆ گەندەڵی بوو ئابووری سەربەخۆکە بۆ ناشرینکردنی سومعی هەرێمی کوردستان بوو ئابووری سەربەخۆکە بۆ ئەمان پێ بڵێ ئەمە کۆمەڵێک مافیان لە هەرێمی کوردستان ئابووری سەربەخۆکە بۆ بە هەدەردانی سامانی گشتی بوو بۆ لە بنهێنانی هەموو سەرەت و سامانی وڵاتە بوو چەندین ملیار دۆلار بەس لەگەڵ کۆمپانیەکان کە دۆڕاندویانەوە قوماریان کردبێ ئەمە ئابووری سەربەخۆی پێ ناڵێ پاشان ئێمە کۆمەڵێک کێشەی زۆر گەورەمان هەیە ئێستا هەنگاوی یەکەم نراوە بۆ ئابووری سەربەخۆ بۆ هەمووی لە دەستدەدەی کوردەواری ئەڵێ بۆ دەسەسڕی قەیسەریەک مەسووتێنە ئێستا هاتوۆتە سەرەوەی 250,000 بەرمیلە بۆ نایدەی ئەوەی ترێ بمێنێ کێ ئابووریش سەربەخۆ بوو توانیت وڵاتەکە بەڕێوە بەری گەندەڵی نەهێڵی دزی نەهێڵی شەفاف بی ئەو کاتە لەگەڵ بەغدا توانی هەڵیوەشێنەوە جارێک کەوتم نەوتەکە لە هەرێمی کوردستانە قوفڵەکەی لێرەیە بۆریەکان لێرەوە ڕۆنەتوانی بیگریەوە بەس تۆ کە خۆت هیچیانت پێ ناکرێت خەڵک لە برساب کوژی بڵێ با من عیزەتی نەفسم بمێنێ با سەروەری کوردستان بمێنێ کوردستان وەفدیاریش لە بەغدا وتبووی میلەت قبوڵی تێگەری ئێمە ڕێکیش نەکەوێن ینی بەو باردۆخە ڕازیە ئەوە قسەی بێمەعنایە میلەت کەس خۆی نەکا بۆ وەکیلی میلەت ژیان و نانی ئەوێ درۆ دەرەسە بە ناوی میلەتەوە نەکرد سەروەری چی بەغداد ویست بێ بە دەبابەوە هێناوتە تورکت ویست بێ هێناوتە هەموو ڕۆژێ سوپای داگیرکەر هی ئەم وڵات و ئەو وڵات لە کوردستان تەراتێ نەکەن کاکە لە ناو ماڵی سەرکردەکانە هەر بەرپرسێک هەر کەسێک بیانەوە ئەی کوژن ئەی دزن قەسفیەکەن لێدەن سەروەری کوێت هەیە کام سەروەری ئەو سەروەرەی کە باسی ڕێفراندۆممان کرد هەر هێشتا نەکرابوو ڕێفراندۆمێک کەوتیان بابە بۆ دەوڵەتی کوردیش نییە ئەی بۆچی وەڵا بۆ خۆشی بوو وەڵام زین ڕادوێ وەگە برادەرەوتی بەڵام لەولاوە هەر ئەو وڵاتانەی دەوروبەرمان پیان وتن ئێوە سەرۆک هۆزن و ئێوە ناحاڵین و قسەی ناشرین و ئیهانایان کردین کامەیە سەروەریەکەمان تۆ سەروەری لە دەستداوە با بە سەروەری تاکیشت نەهێشتووە تۆ واتکردنیوەی کوردستان پێێتت بەردەستی حەشتی شعبی و ئیهانە سوگایەتی پێ بکرێت ئەو خەڵەتانە چییە تۆ کەی سەروەری بۆ خەڵکی کوردستانێشتەوە خەڵک ڕێگای هەبێ یەک کەس لەم کوردستانە نامێنێ ڕوا بە ئەوروپا مەگەر دزی لێ بمێنێ معناوە هیچ شتێک نێشتۆتەوە تاچی کورد دڵی پێخۆش بێ کارەساتێکی گەورەیە ئەو هەموو داگیرکاری بەسەر کوردستان و وێرانکاری و ئەنفال و کیمیایی و خاک و دار و بەردی ئەم وڵاتە سوتما کرا لە دەست داگیرکەران ئێستا کارمەندانی هەرێم ڕێگایان بدەن میلاکەکانیان بگوێزنەوە بۆ سەر دایرەکانی بەغدا من بەرپرسم لە قسەی خۆم ڕاپرسێ بکە لە 180 ئامادەیە بیخاتە سەر بەغدا ناڵم لە 100 لەبەرەوەی با لە ئەگەرگریمان لە 120 شەبێ خەڵکێک هەر حەزی بە کۆیلایەتی بێ و پارەی نەوێ لە 180 ئەڵێ با میلاکمان بچێتە سەر بەغدا لەبەرەوەی ناکرێ مامۆستایەک لە کەرکووکە 2 ملیۆن معاش وەرگێ بەڵام لێرە ملیۆن و 600 نەدەنێ کاکە لەبەرەوەی ئێرە هەرێمە بۆ لە خانەقین لەبەرەوەی لەسەر بەغایە موچەکەی بە تاوای وەرگێ بەڵام لە تەنیشتیەوە لە کەلار لە 120 لێ ببڕن بۆ ئێمە دۆڵەمەندتر نین ئێمەش لە عێراقا ناژین ئەگەر پێت ناکرێەوە تا بەغا ئامادەی بیدە ئەگەر پێت دەکرێت دە فەرموبیدە خەڵک مەچەوسێنەوە بەم ناوی سەروەری وشتەوە گوناحە خەڵک تۆ فەشەلت هێنا لە ئیدارەدانی دەوڵەت لە بەڕێوەبردنی ڕیفراندۆم لە ئابووری سەربەخۆ لە دروستکردنی هەرێمێکی سەربەخۆ لە سەروەری یاسا لە هەموو شتێک فەشەلت هێنا دوجار خەریکە ئاشتەواییش نامێنێ ئاشتەوایی کۆمەڵایەتیش
ئێستا وای لاتۆ حزبەکانی تەسەورێکی حزبەکانی کە لە دەسەڵاتن پێکەوە بینیان نەبێکەوە دژی یەکتریشە دەنووسن ئامادەنین پێکەوە کۆ ببنەوە ناتوان کۆبنەوەی پیرۆزبایی لێک ناکەن کۆبنەوەی سێ خۆڵی ناکەن مەرحەبای یەک ناکەن لەو بارودۆ خاڵۆزایە کە تۆ لە ناو خۆت ناتەبای لە دەریشەوە هەموو لایەک ئاوا پەلاماری داوی ئیتر تۆ چیت پێکرێ تۆ ئامادەنی لە پێناو بەرژەوەندی کووردا پێل لە حاڵەتە دەرونیەکەی خۆت بنەی بڵێ وەرە با کۆبنەوەیکی سێ قۆڵی بکەین با من بێمە ماڵی تۆ تۆ وەرە ماڵی من کەکە خەڵقی عشایر لە پێناوی بەرژەوەندی کە سوکارەکە ئەوەکە من کێشەی عشایریم دیوە چەندین کەسی تیا کوژراوە ئەو پیاوەی کە کوڕی کوژراوە توێتی با کەسی کە کوڕی کەس نەکوژین منەچمە ماڵیان داوا لێ بردنەکە بەڵام تۆ میلەتێکە دەیان هەزار کەس کوژرا و بریندار و تیاچوومان هەیە بوونە قوربانی ئەو هەموو شەیدا شەڕی ناوخۆ دەبەسە با کۆتایی پێبێ ئێستاژ ئامادەنین بچنە ناوماڵی یەکدانیشن بە وەرەقەیەک پیرۆزبایی لە یەکتری بکەین ئیتر تۆ ئاوا چۆن ڕوبەڕووی بنیابیەوە دەوڵەتی سەربەخۆت بەدام با بە دەوڵەتی سەربەخۆ پیاوی خۆیەوێ قارەمانیەوێ لێبوردەیەوێ دنیا نەویستیەوێ پیاوی سادەیەوێ پیاوی شۆڕژێڕیەوێ پیاویەوێ جلی پینەکراوە بچێتە پێشەوە پیاویەوێ ژیان و ماڵی خۆی بەختکە نەک هەمووی بێنە بۆ کەس و کار و کوڕ و کەسوکاری خۆی بەمانە ئەکرێ مێژوو پێمانەڵێ هەموو ئەوانەی گۆڕانکاریان کردووە هەموو ئەوانەی خەباتیان بۆ نەتەوەکانیان کردو هەموو ئەوی سەربەخۆیان دابین کردو بڕۆ ژیانیان بخێنەوە بزانە چۆن ژیاوە خاوەنی هیچ نەبوون ئەنجا توانیوانەوە بکەن سەلاحەدین کە مردووە 1 دیناری زێڕی لە دوای خۆی بەجێشتەوە 1 دینار ئەوە گۆڕانکاریەکە غاندی کە مردووە بزانە چی هەبووە تاکە نەعلەکەی لە قیتارێک کەوتە خوارەوە لە شەمەندەفەر تاکەکەشی فرەدا کوتی خۆ من ئیسفادەی لێ ناکەم بەڵکوێ چاردووکیان هەڵگرێتەوە بە ئەوە ناکرێت کاک ئەمە ئەوێ نەک تاکە نەعلەکە قوت و نان و ئاڵتون و خوێنی هەر هەمووی بمژێ بە خۆی بیبابی دزێوی دواتە دەرەوە دەوڵەتداری بەمانە ناکرێت بابا ئەوەی بێ دەوڵەتداری کورد شۆڕشی کرد بەرهەمیشی بوو بەس بۆ بەرهەمی هەبوو تا لە شاخ بوون وەک خەڵک ژیان ئەو نانای خەڵگەی خوار ئەویان خواردووە ئەو جلوبەرگەی خەڵک لە بەریا بوو ئەوی لەبەر بووە کۆمپانیای نەبوو پارەی نەبوو مەجای دزی نەبوو خەڵقی سیقەی پێکردن و شۆڕەشیش کرا بەڵام ئەو ڕۆژەی کە شۆڕشەکە بوو بە بەرژەوەندی شەخسی و حیزبی و بنەماڵەوە بابەتە ئەم حاڵەتە دروست بوو لەبەرەوە ئێمە پێویستیمان بەوەیە ئەگەر دوا پەیامیشت سپاس دەکەم بەڵای من دواپامی منەوەی ئەگەر ئەم وڵاتی خۆمانمان خۆش دەوێت ئەگەر دەمانەوێت بمێنینەوە ئەگەر دەمانەوێت ئازادی بۆ خەڵک فراهەمکەین ئەگەر ئەمانەیە ژیانی خەڵک دابکەین ئابووری سەربەخۆ وڵاتی سەربەخۆمانەوێ ئەبێ گۆڕانکاریی ڕیشەیی لە خۆمانە بکەین بەرپرسەکان لە خۆیانەوە دەست پێ بکەن و ئامادە بن ئەم دەستگایانەی کە ئیشیان چاودێری بکەن و بتوانن تاوانبار و گەندەڵکار بدرێ بە دادگا و سزا بدرێ ئەو کاتە گۆڕانکاریەک زۆر سپاس بۆ بەڕێزما وەسەدارە محەممەد ئەمین وەزیری پێشووی حکوومەتیێرەی سپاس دەکەم مەمنونتانم مادوماکەی سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ